یەک لە پیاوچاکان لە زاناگەورەکان و زاهیدەکان ئیمامی بیشری حافی، ئیمامێکی زۆر گەورە بە ڕەحمەتی خوا لێ بێ، زانایەکی زۆر لە خوا ترس بوو. دەفەرمێ شەوێکیان پێغەمبەری خوا هاتە خەون صلی الله عليه وسلم، فەرمووی ئەی بیشری حافی، ئەزانی خوای پەروەردگار بۆچی لە نێوان برادەرەکاندا تۆی بەرز کردەوە؟ لەناو زانایاندا ئیمامی بیشری حافی زانایەکی زۆر گەورە بوو، زۆر بەڕێز و خۆشەویست بوو. وتم نەوەڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نازانم بەهۆی چی خوای گەورە منی بەرز کردووەتەوە. فەرمووی لەبەر ئەوەی شوێنی سونەتەکانی من دەکەیت. لەبەر ئەوە خوای گەورە تۆی بەرز کردەوە، لەبەر ئەوە سەحابەکانی منت خۆش دەوێ، لەبەر ئەو خاڵەیە هو الذي بلغك هذا منازل الأبرار. بەهۆی ئەوە کە شوێنی سونەتی من کەوتویتە، شوێن کەوتوی سونەتی، شوێن کەوتوی بیدعەنیت. لەبەر ئەو خوای گەورە تۆی گەیاندۆتە ڕیزی پیاوچاکان و خواناسان، کەواتە ئەگەر پێت خۆشە خوا بەرزت کات. یەک لە پیاوچاکان لە زاناگەورەکان و زاهیدەکان ئیمامی بیشری حافی، ئیمامێکی زۆر گەورە بە ڕەحمەتی خوا لێ بێ، زانایەکی زۆر لە خوا ترس بوو. دەفەرمێ شەوێکیان پێغەمبەری خوا هاتە خەون صلی الله عليه وسلم، فەرمووی ئەی بیشری حافی، ئەزانی خوای پەروەردگار بۆچی لە نێوان برادەرەکاندا تۆی بەرز کردەوە؟ لەناو زانایاندا ئیمامی بیشری حافی زانایەکی زۆر گەورە بوو، زۆر بەڕێز و خۆشەویست بوو. وتم نەوەڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نازانم بەهۆی چی خوای گەورە منی بەرز کردووەتەوە. فەرمووی لەبەر ئەوەی شوێنی سونەتەکانی من دەکەیت. لەبەر ئەوە خوای گەورە تۆی بەرز کردەوە، لەبەر ئەوە سەحابەکانی منت خۆش دەوێ، لەبەر ئەو خاڵەیە هو الذي بلغك هذا منازل الأبرار. بەهۆی ئەوە کە شوێنی سونەتی من کەوتویتە، شوێن کەوتوی سونەتی، شوێن کەوتوی بیدعەنیت. لەبەر ئەو خوای گەورە تۆی گەیاندۆتە ڕیزی پیاوچاکان و خواناسان، کەواتە ئەگەر پێت خۆشە خوا بەرزت کات.